دەستخۆشی لێکە دکتۆرگیان ئەم حاڵەتە تەنها چارەسەری دەرمانە واتە هەر بە دەرمان چارەسەرەکرێم حاڵەتە خۆی ئەزانی چۆنە ئێمە خوشکە بە ڕێزەکە کۆمەڵێک عیلاجمان هەیە یعنی یەک جۆر عیلاج نییە بێ لە هەموو لایەکەوە ئێستا من پرسیارم لێکوتم خەوت چۆنە وتی خراپە کەواتە من ئەگەر لەگەڵی دانیشم وەکو چارەسەرکار یا ڕێنمایی کارێکی دەرونی ئەگەر ئەم تێرخەو نەبوو بێ باوێشک بات جانەسەری بێ قسەکانی من کاریگەری نابێ لەسەری چونکە ئەو مێشکی هیلاکە پێویستی بە ئیسراحەتێ مێشک فسیۆلۆجیایە ئەمانە ئەساسە کەواتە بۆ پێویستی منوتم پێویستە بە دەرمان هەیە منەومێکەیە بۆ ئەوەی تێرخەو ببێت مێشکی ئیسراحەت بکە اینجا ئامادە بێ من قسەی بۆ بکەم من لەسەر ئەو ژانەسەر و لەسەر ئەو قەلەقیە و باوێشگار کە تێن نەخەوتووە کاریگەریم نابێ لەسەری بەڵام دەکرێت ئەوە قۆناغی یەکەم بێ بەس قۆناغی دووەم بەڵێ چارەسەری تر هەیە ئەنواع چارەسەر هەیە بەڵام ئەوە نییە بڵێ یەک جۆر چارەسەر هەبێ چێمە کێشەکانمان هەمە جۆرن جاران یانگووەم چارەسەرەیسانە چارەسەرێکەیە پێڵن تەکاملی تەواوکاری ئەم بەشداریەکەم بەشدار هەتا خێزان پێویستی پێ خێزانی شاوکاری کە یارمەتی بە هاوڕێکانی پێویستیان پێ دامی بکەن اینجا کردداری بگۆڕی لەگەڵ خۆتابی بێتە دەر و تێکەڵ بە خەڵکیگەی ئێستا ماوەی دڵخۆشیە کە توانیوێتی ئەوە ئێوە 8 کەس و ئەمە ئێمە 3 کەس و ئەمە بەو خۆی و 11 کەس و ئەم بنا مصەوەر و مخریج و شتان یان هاتووتە ناو 20 کەسەوە هێناومانە هەرچەندە بیدایە دەگوت توی ژانە سەر ماڵخەڵکە ئێستا الحەمدولله وە بینی خەریکە ڕایە یعنی ئەو ترسەی وردەودە نامێنێ لە واقع کەم خەڵک مای ترسە خەڵک مایی هاانێ کەسیشمان غەڵەتمان بەرامبەر نەکردو کەسیشمان هەر نەمانزانیەوە تا خۆی باسی کردو ئێوەش نەتانزانیەوەکەم حادیسەی بەسەراتەوە ئەو بە حسابی خۆی نەخێر هەموو کەسێ زانیوێتی